پرسیاری ئەوم لا دروست بوو کاک سەلام بەڵێ فڕۆکەوانی ئەم فڕۆکانە کە ئیتر تۆڵەی دەوڵەتێکە و لە ئاسمانە بەڵێ فڕۆکەوانی ئاساین یا زۆر جیاوازترن لەوەی کە فڕۆکەیەکی تر لێ بخڕێ ئەمانە مامۆستاکانن نەوەک فڕۆکەوانی خۆی فڕۆکەوانی خراپ نییە تۆ کە کەسێکەکەیتە فڕۆکەوان هەر قەدیمە $100,000 پارە خەرجەکەی بۆی بێتە فڕۆکەوان واتە بەس توانای فڕۆکەوان جیاوازە ئەجا دوای ئەوە قوتابخانە هەیە لە فڕۆکەوان پێڵێن مەدرسەت معلمینە تایران قوتابخانەی مامۆستای فڕۆکەوانەکان و خۆی فڕۆکەوانە بەشداری جەنگی کردووە بەڵام چیە ببێتە مامۆستا جگەلەوە تۆ مامۆستای مامۆستاکانت هەیە کە پێی وەدرێ مەدرسەت معلمینە تایران ئەمانە مامۆستای هەموو مامۆستاکانن یعنی ئەمانە تەمەنیان هەمووی بەلای کەمەوەیەکی 2000 سەعات زیاتر تەمەنی لە ئاسمان بردووە چونکە فڕۆکەوان تۆ پێتم وت بە سەعاتەی ژمێری ئەمڕۆ تۆ نیم سەعاتە فری بەیانی سەعاتێکە فری دوای هەفتەیە سەعاتێتر 2 سەعاتی تر ئەم سەعاتانت بۆ ئەژمێرێتن دەتۆ بژمێرە 2000 سەعات چەند ڕۆژەکە ئەم زەلامە تەمەنی لە ئاسمان بووە ئەمانە جیاوازن لەگەڵ فڕۆکەوانەکانی ترە زۆر باشە باسی مەترسی فڕۆکە بە شێوەیەکی گشتی بکەین ینی ئەوەی کە مەترسیەکە کەوێتە سەر فڕۆکە لە کاتی هەڵسانایە یان لە کاتی نیشتنەوەیە یان لەوەی کە لە ئاسمانە زیاتر لە چه حاڵەتێکا مەترسیەکەوێتە سەر فڕۆکە خۆی بەلایەن ئەگەر بڵین هەلیکۆپتەر بێ کاتی هەڵسانیەتی هەلیکۆپتەر کاتی هەستا کاتی هەڵسانیەتی ئەوەیان مەترسی زیاترە لەوەی کە دابەزیان لە ئاسمانە ڕواتن بە نسبەتی فڕۆکەی جەنگیەوە و ئەوانەی کەوە دابەزینەکەیەتی بەڵام خۆی بڵێن ڕەنوەی مەتار مەدرس کە فڕۆکە پێڕوا دانراوە پی دانراوە IP بۆ دانراوە ئەلەو مەرحەلەیە ڕەد و مەترسی نییە ئیتر بەرزە بێتەوە تەنها ئللا ئەگەر حاڵەتی ڕوودا بۆ نمونە پاوەڕی نەمێنێ مەچینەیەکی ڕابۆسییان بکوژێتەوە لەو حاڵەتەیە مەترسی بۆ دروست دەکاتن یا لە زۆر حاڵەتەیە فڕۆکە لە کاتی فرینە کۆتر لی داوە لە بێرنارەکەی داوە ڕیشەی شکاندووە ئاگری لێ بەرزە بێتەوە سمانایەوە نییە بکەوێ هەرە توانێتن تاکو ڕادەیە بە مەشینەیەک چارەسەری خۆی بکاو یەکسەر بخرێتەوە و دابەزێتەوە ئیمەرجنسی لاندنگ دابەزینی فڕۆکە لە بەرزبوونەوەی خەتەرترە مەترسی زیاترە زۆر باشە لە پێشەکی بەرنامەکە باسی ئەوم کرد کە ئەم ڕووداوانە ڕوەدەن ینی زۆر جار ئەنجامی لێکۆڵینەوە ڕناگەیەنرێت یان ون دەکرێت یان بەلاڕێدا دەبرێت وەکاری ئەمە چییە؟ ئەوەی کە مەسەلەن سەرکردەیە سەرۆکێک لە فڕۆکەکەوێتە خوارەوە و دەمرێت ئەوە لەوێت دەرەکەوێتن بە ئاشکرا کە دەستی تایە پلانی تایە ئاشکرا بوو یەت ێشارنەوە نهێنی نابێ بیزانیتن چە بۆ نمونە وەختی خۆی کۆن پێش بڵێن پێش 20 ساڵ لەمەوە پێش رووسیا فڕۆکەیەکی کۆریای خستە خوارەوە 15 ساڵ شاریانەوە باسییان نەکرد نیهێنەکەی ڕۆیی بزر بوو ئێساش بۆ نمونە بڵین فڕۆکەکەی مالیزیە کە چەند 2014 بوو ئێسش تۆ بە من مەڵێ نازانن لەکوێ لە چۆ کەوتە خوارەوە ئەزانن بەس باسی ناکەن باس ناکرێت زۆر نهێنی لە سەرایە بووات نییە بیزانی من و تۆ بۆمان نییە بیزانین هەتاکو کاتی خۆی دێ ئاشکرا ئاکرێتن ئەو کاتە کە قیمەتی نامەی تر ئاشکرایەکەن هۆیەکەی ئەمە بوو ئەمە بکەمە کۆتا پرسیار بۆت کاک سەلام هیچ وڵاتێک توانای ئەوەی هەیە فڕۆکەیە کە کەسایەتیەکی وای تێدا بێت بیخاتە خوارەوە پێی نەزانرێت بەڵێ تەکنۆلۆژیای ئێستا بڵێ تۆ فڕۆکەیەکی وڵاتێ بکڕی وەکو ئەمریکا توانای ئەوەی هەیە کە ئەو فڕۆکەیە کۆنتترۆل بکە لە لای خۆیەوە لە ئاسمانەوە بەڵێ وەکو من باسیم کرد ئەو فڕۆکانی کە سنگافورەوەوان کڕیان لە جۆری F-18 هۆرنێت یعنی بۆیان دەرکەوت فڕۆکەوانەکان کە ئەیدەنەوە ئۆتۆپایلۆت چونکە ئەم فڕۆکەوانانە کە ئەفرن بەس کاتی هەسان دوایەوە ئیدەنە ئۆتۆپایلۆت تا فڕۆکەکە خۆی لێخڕێ پێڵێ بەرزیتەوە نیە سرعەتتەوە نیە ڕووت فلان زاویێتە پێ ڕوویت و تەواو ئەو بەجێ هێڵێ دەرکەوت کە ئۆتۆپایلۆتەکان کە فڕۆکەوانی جەنگی F-18 دەیداتە ئۆتۆپایلۆت ئەمریکا لە ئاسمانەوە کۆنتترۆلەکە ئەو وەتوانێ بیسوڕێنێتەوە
تۆ فڕۆکەیەکی جەنگیت کردووە ئەو کۆنتترۆلێکە بەڵێ ئەتوانێت بیشی خاتە خوارەوە سە بۆ نمونە F-35 جگەلەوەی ئیسرائیل جۆری ئیەکەی بەڵام ئەو چوار جۆرەی ترکە دراوە بە یابان و ئوسترالیا و کۆریا و بەریتانیا و ئەو وڵاتانە یۆناان زۆر بە ئاسانی لە ئاسمان بێتن قفڵیەکەوە کێوێتە خوارەوە. زۆر باشە ڕووداوگەلی هاوشێوە زۆر باوت باسی بکەین بەڵام هەوڵە دەین لە کاتەکان و بەرنمەکانی ترا تیش بخێنە سەری ئێستا کاتی بەرنامەم تەواو دەبێت دەکرێت هیچ نەماوە کاک سپاس دەکەم سپاس بۆ واقعی سەلامە سەد ڕاوێژکاری 1964 بە کارەباری سەربازی سپاس بۆ بینەریەوەش تا بەرنامەی داهات و هەرشاد باوێستان.